سەرقاڵی ئاودانی باخە هەنارەکەیەتی. ئەو باخەی دەیان ساڵ بوو بەرهەمێکی باشی لێ دەچنێەوە و دەیخستە بازاڕەوە، بەڵام ئەم ساڵ بەهۆی دوو شەپۆلی سەرما و بەفرەوە باخەکەی لە کۆی 450 بنەدار تاکە هەنارێکیشی نەگرتووە. سەرماکە وای دیاکە وشی کردو بڕیمان تووڕماندا دەرە سووتانماوەخوا حەفدە کرێکە ڕاکێشاگەی جات سووتانێکمانێ وەڵا هەموو ساڵە 7.5 هەناری پێوە بووگە دێخۆ هەر تەنیم 500 نارێشکە حچەی بکە زات چەنەکە بۆ دەرنەچوو ئەم ساڵیشتان بۆ دەرنەچوو بەخوا هیچ هەر هەنارێ نەبوو بخۆ. زۆرینەی باخەکانی هەڵەبجە هاوشێوەی باخەکەی مام جەمال تووشی زیانی گەورە بوون. باسێکی ئەو زیانە زۆرتان بۆ دەکەم کە ئەم ساڵ بەرهەمی هەنار کەوتووە لە هەڵەبجە. لە پارێزگای هەڵەبجە 9852 نمزەویدا چێنراو بە هەنار هەیە. لە ساڵانی ڕابردوو بەرهەمی هەنار لەم پارێزگایە 35,000 تۆن بووە لە هەر ساڵێکدا، بەڵام ئەم ساڵ بەهۆی سەرمازۆرەکەوە بەرهەمەکەی دابەزیوە بۆ نزیکەی 8,000 تۆن کە ئەمەش زیانێکی زۆر بە باغداران و جوتیارانی هەڵەبجە دەگەیەنێت، چونکە بۆ ژیاننەوەی هەرێکێک لەو دار هەنارانە 2 ساڵی تەواوی پێویستە. وشکە ساڵی و بێبارانی ساڵی ڕابردوو ئەوەندەی دیکە زیانی لەم باخە هەنارانە داوە. باخ وشک و برنگ قەد و ڕەگی دارەکانیش تەواو لاواز و هەنارەکانیش پوش بوون. ئەم زاهرە نەبووە ئێستا من بزانم لە 30 ساڵی ڕابردووە ئەمەم نەبینیەوە بەم شێوەیە، بەڵام لەگەڵەشەوە بزانم دابەزینی دەرەجێ حرارە بەو پلی کە ئەم ساڵ پێگەشتووە ناقص 15 دەرەجە تا ئێستا ئەوەش نەبووە، بۆیە زەرەرەکە زۆر گەورەیە، چکە هەموو دارێک هەر درەختێک پلەیەک هەیە تەحاملی بکات زستانە ئەمە بەسمەوەیە. تەئسیری وشکە ساڵەکەی پاریش هەیە لەسەر ئەم زاهرە، هەر نەک دابەزینی پلەی گەرمان لەم زستانە کە ڕوویا بگرە ئەوەی پاریش کە وشکە ساڵی بووە کە باخەکان وەکو پێویست ئاویان نەخواردووە نەیتوانیوە ئەوەنە خۆراک کۆکاتەوە بۆ زستان کە بەرگی ئەو سەرمایە بگرێ، بۆیە زاهرەکە زیاتر لێرە گەورەتر دەرکەوتووە. جگەل لە هەنار، زەیتون، گوێس، لیمۆ و مزرەمانیەکانی دیکەش لە هەڵەبجە هەمان چارەنووسیان هەبووە. کشتوکاڵی پارێزگاکەش دەڵێ ئەمساڵ جوتیارەکانمان ڕەنجیان بێبەر بووە. ئێمە زیاتر لە 2000 باخەوانمان هەیە کە ینی باخەکانیان سەرچاوی بژێوی ژیانیانە. بێگومان ئەمساڵ ئەگەر ئینتاجی نەبێ بەرهەمی نەبێ واتە ڕەنگە زەرێکی زۆر گەورە لە دەخل و لە بژێوی کەسەکە بات. ئەو بە دوواداچوونانەی ئێمە کردومانە زۆر لە خاوەن باخەکان ئەڵێن ئێمە ساڵی ڕابردوو بۆ نمونە ئەگەر 20 تەنمان بوو بێ ڕەنگە ئەمساڵ تەنێک یا 2 تەن بەرهەممان هەبێت. ساڵانی ڕابردوو هەناری هەڵەبجە لە وەرزی پێگەشتنیدا جگەل لە ناردنی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەشێکی عێراق بەشێکیشی وەک دەستپێکێکی هەوڵی هەناردەی بەرهەمی خۆماڵی دەنێردرا بۆ دەرەوەی عێراق، بەڵام ئەمساڵ کەش و هەوای سارد و بەفر با خەوانانی هەڵەبجەی بێ ئومێد کرد. وەربان ڕەفعەت، ڕوودا و هەڵەبجە.